بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش دووبەرە لە بەرنامەی خەڵاتەوە سڵاوتان لێبێت ئەم جارەمە کۆمەڵە پرسیارمان ئامادە کردەوە و هەر لەگەڵ هەر پرسیارێک وەڵامدانەوەکەی خەڵاتیان پێدەدەین بینەری ئەم قەی بەرنامەی خەڵات بن لە کەناڵی بادیناساتەوە. سڵاوتان لێبێت چۆنن؟ باشیت؟ بەخێر بی زاچی؟ سپاس فەرموو دەنگ و باست؟ الله الحەمدولillah بەتەمای خۆی دەقەت. باش ئێمە لە بەرنامەی کەناڵی بادیناساتەوە پرسیار وەڵام لەگەڵتانی بەرنامی خەڵاتەوە پرسیارتانێ دەکەین ئەگەر وەڵامەکەتان زانی خەڵاتان پێدەدەین. زانیاریت لەسەر بەردەڕەشی هەیە بەگشتی؟ بەخوای ناوەڵە وڵا زانیاریم لەسە نییە زانیاری ناوەڵە زانیم لەسەر بەردەڕەشی نییە. پاشە پرسیارێکمان هەیە دەڵێت بەردەڕەش لە ساڵی چەندەوە بووتە قەزا؟ 2007 ئەتوو ئەگەر خۆت نێزیکەیتەوە بەردەڕەش لە چ ساڵێکەوە بووتە قەزا؟ 2008 2008 بەردەڕەش بووتە قەزا؟ تۆ دەڵێ چی؟ وەلا 2007 2007 بەردەڕەش بووتە قەزا؟ چۆن ئەو زانیاریەکە پشتڕاست دەکەیتەوە کە بەردەڕەش بووتە قەزا لە ساڵی 2007ەوە؟ وەڵاهی وڵات چی بڵێم بەس من هەروام گوێ لێ بە و هەنجی زۆرم بەبیر نایە ڕاستی بەس ئەوەندەی لەسەر دەزانم 2007 ئەی تۆ دەڵێ چی؟ 2008 2008 بەردەڕەش بووتە قەزا؟ بەڵێ. باشە تۆ ناوچیە؟ ناوم محەممەدە. ناوت محەممەدە چکارەی؟ خی قوتابینە لە چ خۆناغێکەوە؟ لە قۆناغی یەکەم لە پەیمانگای تەکنیکی دۆک تیشک بەش. ئەو ساڵ ناوی باش و دەرچووی یان وێسە بووە مەرحەڵە بووینە قۆناغی دووەم بووین بەڵێ. تۆ دڵنیای لەوەی کە بەردەڕەش ساڵی 2007 بووتە قەزا یان دەیگۆڕی وەڵامەکەت ئەوە برادرت دەڵێ 2008 بووتە قەزا تۆش دەڵێ 2007 باوەڕکە من نایگۆڕم 2007 ساڵێکی دیکە بیڵێ من هەشتم بۆ ئەم ساڵە دەچیت هەر بۆ ساڵە دەچێت نایگۆڕم من کەیف خۆی تێ برادرە. تۆ دەڵێ چی؟ زانیاری لەسەر بەس ئەمەش ئێوە چی یەکن؟ هاوڕێیەکی برادرە یەکنەگە یەک هاتنەوە دەرەوە؟ باشە خۆ تۆ گران نابێ گەر خەڵاتەکەی بدەینە ئەو بە پێچەوانەوە حەز دەکەم. حەز دەکەیت؟ یانمان نییە هاوڕێیشین وەڵا هەرێ باوەڕ ئێدە زۆر چاکە ئەگەر خەڵاتەکەتانی ژوە کردوایە نیوەکەم بۆ هۆڕیکەم خۆش بێ وەڵامەکەت ڕاستە ئەمە لە شوێنی یاریزانانەوە کە خەڵاتێکمان بۆ ئێمەی دابین کردووە کە جلوبەرجی وەرزشیە سەردانی ئەم شوێنە دەکەیت و خەڵاتەکەی خۆت وەڵدەگرێت. سپاس بۆ هاتنتان و بەخێراتنی بەرنامەکەتان دەکەین. بۆ ئێوە گرنگ ئێوەیەش تۆش گرنگ ئەوەیە کە بەشداربی لەگەڵ ئێمەوانە بۆ ئێوە زۆر سپاس بێ. سڵاوتان لێبێت چۆنن؟ باشیت؟ سپاس. تۆ چۆنیت؟ بەڕێز چۆن باشی؟ سپاس. ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانەی بەرنامی خەڵات بەرنامێکی پرسیار و وەڵامە پرسیارتانێ دەکەین ئەگە وەڵامەکەتان زانی خەڵاتان پێدەدەین. بەڵێ باشە. تۆ ئاستی زانیاریەکانت چۆنە؟ وەڵای یعنی باشە خوێندووەتەوە؟ وەڵای بەس شەشی ابتیدایی بەتەنیا یعنی باشە زانیاریەکان. باشە پرسیارێکمان هەیە دەڵێت شەڕی چاڵدێران ساڵی چەند ڕوویدا؟ معلومات نییە. شەڕی چاڵدێران کە شەڕێکی زۆر گەورە و بەناوبانگ بوو. والله نازانم بەڕاستی جێ لەو زانیاری نەبووە کە شەڕی چاڵدێران ساڵی چەند ڕوویدا؟ نابەخوای گوێمە نەبێ. ئەی تۆ شەڕی چاڵدێران ئەگە خۆت نزیک بکەیتەوە ئەگە تۆزێک بێتە ئێرە خۆت نزیک بکەیتەوە ساڵی 1000 و تاکیدیش نییە وەزدەی بڵێم ساڵی 1946 بوو 45 بوو. تۆ چت خوێندووە دەدە لە مەکتەب بەگەر بزانی بۆ پۆڵی 6 و شتیوە ئەو زانیار و شتوانی تێدا هەیە نانی زانیاریی کوردیە و مێژووی کووردا کە دەبێ هەموو مام بزانی کە شەڕێکی گرنگ بوو. واللهی بە من وابزەم ساڵی 1946 45. باشە واز لە ساڵەکەی بنێ لە نێوان چێ بوو؟ شەڕی ئەوە لە نابینی چی بوو؟ واللهی بە من وابێ
تأكيدش نيمة وأوزام هونية غلطم. ئەی تۆ والله احتمال هلا نو ألمانيا بيا ألمانيا فيتنام ئەڵمانیا و بێتمان ئەو شەڕە ڕوو أنا بيشترك ألمانيا ألا ما جاء ألمانيا وفيتنام همش إلا قال لك شرع ذكرت بلى قال ألمانيا بيتن لعبني ألمانيا وروسيا بيت باش ئەی تۆ چمان بۆ دەرەی بخەمیز معلوماتم نییە شتانە هیچ زانیارێک نییە لە نێوان چێ ڕوویدا ئەو شەڕە چۆن بووە ناوڵە هیچ معلوماتم نییە باشە دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە سڵاوتان لێ بێ چۆنن باشن سەرچاوم سەرم سرچاوا سرسرێ من خەڵکی چێن دەرێنە ئێوە خەرچی بەردەڕەشینەوە چی بەردەڕەشینە ئەسڵ باشیکن باشیشکن خەڵکی باشی بەڵێ بەڵێ چۆنە لێرە نیشتە جێنە یان چی دەکەن ئێستا ئێرەنە بەس ئیشاڵە پشتی چەند مانگێکی دی دەشنە گوندی خۆمانەوە گوندەکەی خۆتان ئێستا گوندەکەی خۆتان خاوێن کراوە تۆ خەڵک چتۆیەوێ زۆر چاکە ئێمە لە بەرنمەی خەڵاتەوە لەگەڵتانی بەرنمەی خەڵات بەرنمەیەکی پرسیار و وەڵامە لە کەناڵی بادیناساتەوە هەر کەسێک با بڵێن وەڵامەکەی زانی خەڵاتان پێ بدەین بەڵێ زانیارەکانی ئێوە باشن باش بەسەد باشە باش باشە پرسیارێکمان هەڵ دەڵێت گەورەترین با بڵێن پانترین ڕووبار لە چێندەرە ناوی ئەو ڕووبارە چیە یانێکە درێژترین ڕووبارمان هەیە درێژترین ڕووبار ڕووباری نیلە ئەی پانترین ڕووبار ناوی چیە پانترین ڕۆبال ڕووبارێکی بەناوبانگە نانێ ناو عێراقیە ناو دەرەوەیە دەرەوە دەڵێ چی ڕووبال دەریانە ئەوی ئەتلاسێکە دەڵی ڕووبار دەریانە ڕووبار ڕووبارەکە پانترین ڕووبارە چۆن ئێمە دەڵێن درێژترین ڕووبار ڕووباری نیلە پانترین ڕووبار ڕووباری چیە وەڵا نزانمەوە نازانم تۆ نازانیت ناوەڵە باشە ئێوە نەتانزانی چتان هەیە پێشکەشی ئێمە بکەن وەڵا هیچ پێشەکەمان نییەوە بە شێعرێک بە گۆرانیەک بە بەسەر هاتێک بە شتێکی خۆش ناوەڵ نیتمانەوە تۆش نیتە نانە باشە دەستا خۆش بێ سپاس بۆ ئێوە بۆ زاریتان سڵاوتان لێ بێ چۆنن خير بي سرتام باشن خير بي سرتام بخير بي سرتام لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانی لە کەناڵی بادیناساتەوە کۆمەڵە پرسیارمان ئامادە کردووە لەگەڵ کۆمەڵێک دیاری وەڵامەکەتان زانی خەڵاتان پێ دەدەن خۆ چ کارێک خوم فرني سمونمه قەڵب ساغ بێ ئەی تۆ هم كاسب باش دەڵێ پرسیارێکمان هەیە دەڵێت سرودی نەورۆز هیچەیە سرودي نوروز سرودی نەورۆز ئەو سوورەدەی کە هەمومان دەیڵێنەوە لە جەژنی نەورۆزی احسن كاري تدانيا ئاسانکاری والله من نظام بس ورزشي دزانو اري والله باشە سووریدی نەورۆز دەزانی سووریدی نەورۆز بله کۆپلەکمان دەتوانی لۆمان بڵێ لي بردن دكم ببورا سووریدی نەورۆز کە هەمووی جەژنی نەورۆزان لێ دەدرێت هیچ شاعرێکە شاعريك بيكسنيا باشە تۆ دەڵێ چی نظام والله نعم والله ابد نازانم والله باشە دەمەوێت ئاساکاری بۆ تۆ بکەم پرسیارێکی دیکە بۆ بگۆڕم حەز لە وەرزشیە کۆنترین یاری لە وەرزش چ یاریەکە كونتينير يعني كلاسيكو يا كلاسيكو عالم نانی با بڵێن باسکەمان هەیە تۆپانی پێمانە تۆپی پێمانەیە تا ئیرەمانەیە نانی ئەوانە هەمووی با بڵێن کۆمەڵە یاری و شتیوامانەیە کۆنترین یاری کە کرابێت چ یاریەکە توبي بي تۆپی پێ باشە سپاس بۆ ئێوە بۆ بەشداریکردنتان دەستان خۆش بێت سڵاوتان لێ بێ چۆنن باشن
سپاس بەخێر بێن سپاس ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانی لە کەناڵی بادیناساتەوە پرسیارتان لێ دەگەین ئەگە پرسیارەکەتان زانی خەڵاتان پێ دەدەین زانیمە ئینشاءالله دەیلین ئەگە نەمازانشەوەش ئافین وانە باشە پرسیارێکی ئاسانمانەیە کادەمە هەمومان گوێمان لە شعرەکانی بووە گۆرانەکانی بووە سرودی نەورۆز هیچ شاعرێکە حەسەن زیرەک حەسەن زیرەک ئەو گۆرانەکەی گوتیتە هیچیە نووسیتی ڕاستە حەسەن زیرەک ئەو گۆرانەکەی گوتی شاعرەکەی چییە بەخوای بۆن معلوماتم لەسەر نییە هەژار تۆ دەڵێ هەشار ئەی تۆ دەڵێ نازانم بەڕاستی بەداخەوە نازانم شاعرەکانی کورد ناناسی شەهری تو زۆر سەلەو دەمەی ناتە یادم بەڕاستی اختیاراتێکمان لۆدانێ بزانم بێکەس و هەژاری بگۆڕە کەسێکی کەمان پێ برێ بێکەس و هەژاری بگۆڕە دەمە یارمەتیتان بدەم بێکەس و هەژاری بگۆڕە کەسێکی دیکەمان پێ برێ کە سرودی نەورۆزی گوتوتەوە نووسیوتی زانین حەسەن زیرەکە بەس معلوماتم لەسەر ڕاستە حەسەن زیرەک بەدەنجی حەسەن زیرەکەوە نەورۆزی ئەوەی گۆرانی نەورۆزی گۆتراوەتەوە بەس بەڵام چیە نووسیتی نووسەری شعرەکەی معلوماتمان لەسەر نییە وەڵڵا بەداخەوە بەداخەوە لەو دەمەی دەمزانی پێشتر ڕۆزیستا پێشتە دەزانی بە لە بەرامبەر کامیرەی و ئەو زانیاری ئەو هەستا نایەتەوە یادم بەبیرم نییە دەمەی ئەگەر نادەمزانی دەمزانی بۆ دوایین جار وەڵڵا بەداخەوە سپاس بە ئێوە بۆ وەشداری کردن دەستان خۆش بێ سپاس کۆمەڵە گەنج لێرە دانیشتووە بسمیلایە چۆنن هەردووشان برام بەخێر بێ الحەمدلله کۆمەڵێک پرسیارمان ئامادە کردووە لە بەرنامەی خەڵاتەوە لە کەناڵی بادیناساتەوە سەیری بەرنامەی خەڵات دەکەیت سەیری بەرنامەی خەڵاتت کردووە ناوەڵڵا خۆت زیاتر ڕۆژانە بە چ خەریک دەکەیت وڵا ها لێرە لەیش و کارمانێرەیە لە لەبێ منداڵان دانیشتین و زیاترمانێ هەر ئێرە و ماڵە لەنا لە پارکی شەی دەکەیت بەێ ئەو لابێن خۆمانە لێرێنە باشە پرسیارێکمان هەیە دەڵێت سرودی نەورۆز هیچەیە هیچ شاعرەکە باش ئێستا دێمەلات دیارە وەڵامەکەی دەزانی لۆیە بە پەلەی نازانم وڵا دەست خۆش نازان باشە دەینە لای تۆ سرودی نەورۆز دەزانی ناوەڵڵا لە مەکتەبی نەتخیندیا جێ لێ نەبووە گێوێنەوێ بەتاڵ کردی ئەدیە تو وەڵام هیچ نازانم ناوەڵە نازانم هەر هیچ نازانی نەورۆز سرودی نەورۆزی چێە باشە ئەتو دەڵێ وەرە لای من دیارە وەڵامەکەت باش دەزانم سەرەتا بە خێراتتان لێ دەکەم سپاس دەکەین وابزانێ پیرەمێردا بەلا باشە ئەگەر مادەم دەزانی پیرەمێردە کە کۆپلەکمان لۆ بڵێ کە بزانم ینی چۆن پارچێک لە شعرەکەمان بۆ بڵێ نەورۆزمان بۆ بڵێ پارچێک بەخوا لە بەرم نییە هەر هێدی هەر شتێکی دیکەم بووی ئەو شتیوە بەزانێ پیرەمێردە پیرەمێردە بەخۆ تا چەندت خوێندووە بخۆ لە پۆلی شەشم لە 12 لە 12 بەلا ینی وابزانام زانیارەکە لە ناو کتێبەکەی دەیانە بەری چەند ڕۆژەکەم تیحانم بوو لەسەر ئەو شعرەکە زۆر چاکە ناو چێتۆ سەرمەت بەلای لەوەی کە سرودی پیرەمێردە و خوندیتمیش بەری چەند ڕۆژەکە ڕۆژەکە دیارە لە دەوری دووەمەوە بەڵێ ئەرێوەڵە باشە پیرۆزە وەڵامەکەت ڕاستە سرودی نەورۆز ئەمە دیارەکە لەلایەن سنتەری ڕۆتانە کە سنتەرێکی جوانکاری و ئەوەیە کە دابینکراوە دەتوانێت سەرانەی ئەم سنتەرێ بکەیت و دیارەکەت وەربگریت دەستان خۆش بیت و بەخێر بێن سەر چاوان باشە پارچەیەک لە شەهری نەوە چۆن دەزانی شتێکمان پێشکەش بکە وەڵا لەبەر نییە نازانی باشە دەستان خۆش پیرۆز بە بەخێر بێ سەر چاوان سڵاوتان لێ بێ چۆنن سەرچاوان باشی باشی دەنگ و باسن سەرێ من سەرچاوت باش ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لە شاشەی کەناڵی بادیناساتەوە لەگەڵتان کۆمەڵک پرسیارمان ئامادە کردەوە لەگەڵ کۆمەڵە خەڵات پرسیارتان لێ دەکەین ئەگەر وەڵامەکەتان زانی خەڵاتان پێ دەدەین سپاسکەرە بکە باشە پرسیاری یەکمان هەیە دەڵێت ڕێژەی ئۆکسیجین لە هەوادە چەندە ئۆکسیجین زانیاریی گشتیە وابزانام هەمومان گوێمان لێ بووە دەوەرە خۆت کوردی نازانی تۆزێک خۆت ئۆکسیجین ئایسەل ڕێژەی ئۆکسیجین لە هەوادە چەندە
اكسجين اكسجين بالهواء ايش قد اسمه ماله نسبة مالو نسبة بەڵێ چەندە ئەی تۆ شيست صدي شێز لە سەد ها بیگۆڕە شێستەکەی بگۆڕە دەمە یارمەتی بدەم شێستەکەی بگۆڕە قالك زۆر زۆرە بلا بيش بيت ده بيت باشە ئەوە بزانم ئەو مندارە قسەیکی دەکە نازەم جێی لە دەنگە دەنگێکیە دەوەرە دەڵێت تو لە زانستی خوێندیتمان وانە بوو باشە ڕێژەیە ئۆکسجین لە هەوادا چەندە خوێندی چ دوانە بابا زار نزانم والله صدو تازە قسەکەت کرد پێنج لە ئەوە وەتە بیست چەند چەندی دیکە چەند وەرە لە فایدە بجایزە ببای وانە ئەی تۆ قسەکەی تۆیە بەڵێ تۆ دەڵی چەند والله معلومات بنینە معلوماتت نییەوە دەزانێت لەسەرەوەی نییە نا والله معلومات بنینە بیستە فایدەکە باشە چ لە پۆلی چەندیە تو پێنج ناجەح بووی نا لۆ نفسەکە کەف دە باشە چمان لۆ دەڵی گۆرانیەک شتێکمان لۆ برێ يلا تشتاقي شتێکمان پێشکەش بکە يلا يا جايزة كده خامەکمان بۆ بڵێ يا قراني يا بيش بيش شرم باش وكي مدرسة شرمي دكي بروي مدرسة نشيد الشهيدي شهيد 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 شبابك تصاخي نامري تصاخي نامري جبار خوينتا جيان يارون كري جيان يارون كري جيان يارون كري خمان خوبن با ما هم ياسين خاري أخا خاك جوان خيناتا يا باري دفاكن طولتا دجمان سين خاري نبردن تو خني نهيلم بكاري دەستان خۆش سپاس بۆ ئێوە بۆ بەشداری کردنتان دەستان خۆش بێ سەر کۆت گەنج لێرە دانیشتونە بسنێلایەن کە با بزانین ئاستی زانیاریەکانیان چۆنە سڵاوتان هەبێ سڵاوی سپاس چۆنیت خۆش بسلامە باش مەمنون سپاس ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لە کەناڵی بادیناسا تۆ لەگەڵتانین کۆمەڵێک پرسیار و کۆمەڵێک دیاریمان ئامادە کردەوە وەڵامەکەتان زانی خەڵاتان پێ بدەین باشە پانترین ڕووبار لە جیهاندا ناوی چییە گوێت لەو زانیاری بووە هەریای هەند ڕووبار تەوان پێشەشی بە خراپنی کەناڵەکەتانەکەم کەەوە تاکە کەناڵ خەمخۆری هاوڵاتیان و گەنجانە هەمیشە لە پێشنگلایە کەناڵەکەتان دەستان خۆشببی سەبارەت بە پرسیارەکەتیش هەرچەند زانیاریشم نییە بەڵام من پێم وابی ئەڵێم ڕووباری دیجلە باشە ڕووبارەکەی باڵە ناڵی ناخۆی بە ڕووبارەکەی جیهانێ ینی ڕووبارێکی بەناو بانگە جیانەکە چۆن دەڵێن ئێمە ڕوو درێژترین ڕووبار ڕووباری نیلا ڕووبارێکی تریشەیە دەڵێ پانترین ڕووبار ناوی ئەو ڕووبارێت چیە فورات وڵی زانیاری لەسەر نییە ئەی تۆ نیت هیچ زانیارێکرد نییە زانیارێکم نییە باشە پرسیارێکی دیکە دەمێ ئاسانکاریتان بۆ بکەم خەڵاتان پێ بدەم کیشوەرەکانم بۆ بژمێرە چەند کیشوەر ئێمە هەیتمان ئەف کشوەرە باش بژمێرە هەر هەفتم بۆ بژمێرە ئاسیا ئەوروپا ئەفریقیا ئەمریکا دوو ئەمریکامان هەیە زایدەن ئەو بچەند شش زایدەن ئەوکە ئوسترالیا ئەدێت و دەبزانم ئەوە کۆمەڵێک کیشوەری گۆ بەڵێ کیشوەری ئاسیا ئەفریقیا ئەوروپا هەردوو ئەمریکا ئوسترالیا هەڵ کیشوەرمانەیە بەڵێ بدڵنیای
باش سپاس بۆ ئێوە کە بەشداریتان کرد و بەڵێ پرسیارەکەت وەڵامەکەت ڕاستە خەڵاتێکتان پێ دەدەین خەڵاتەکەوە لەلایەن شوێنی میرسینەکە بۆ جلوبەرجی پیاوەن دەتوانی سەردانی ئەم شوێنە بکەیت و دیارێکی خۆت لەم شوێنە وەڵبگریت کە تۆش وڵامەکەی تۆش ڕاستە هەرە ئەوەندە حەزمان کرد گرنگە ئێمە با بڵێن بەشداریکردنیە بۆ ئێوە یارمەتیدانی ئێوە و کە خەڵاتەکەی بەدەست بێنی وانیان سپاس خۆش بێت خۆت ناوت چییە تۆ گۆران کارێکا گۆرانجان پۆلیسم هەر لێرە و پۆلیسیان لە شوێنشتکە لێرەمە لە وێزگەی کارەوە کارەبامان خراپە لۆ شەڵا باش دەبێت بە ئایندێکی لەو ئایندێ نزیکەی هیوادارم کارەبامان باش بێ ئەی تۆ من سلمان خوێنکاری پەیمانگەی تەکنیکی خەباتم بۆ بەسەربردننی کاتێکی خۆش لەگەڵ هاوڕێیان سەردانی ئەم پارکەمان کردێ پارکی چۆن دەبین ینی ئێستا بەڕاستی پارکێکی خۆشە بەڵام لە ڕووی خزمەتگوزاریەوە بەداخەوە زۆر لانی پەیوەنددار کەمتەر خەمەزانم بەڕاستی پێویستە ینی تەمەشاکەی ینی لە ڕووی پاک و خاوینی هیچ لانی گرنگجی پێ نادرێتن بەردەڕش بەخۆی قەزایشی گەورەیە پێویستە پارکێکی گەورەی بۆ بکرێتەوە ینی بەردەڕش تەمەشاکەی دوو پارکی هەیە و لە ڕووی خزمەتگوزاریەوەش من بە لانی باشی ینی لانی پەیوەنددار کەم تەرخەمی هەیە بەڕاستی زۆریش کەم تەرخەمی هەیە هیوادارین ئەوی چاپەکرێت سپاس بۆ ئێوە کە بەشداریتان کرد و هیچ نییە پێشکەشی ئێمە بکەین گۆرانیە شارێک نوکتەیەک بەسەراتێک نیتم مامۆستای بەڕاست سپاس بە ئێوە سپاس بە ئێوە بۆ بەشداریکردندا دەستان خۆش بێ ئێستا دوو گەنج لێرە دانیشتن وابزانم فۆتۆگرافرن وانە بەڵێ بەخێر بێن فۆتۆگرافنی بەڵێ باشە سەرکەوتوو بن ئەی تۆش بەڵێ منش باشە ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانی بەرنامەی خەڵات بەرنمێشی پرسیاری وەڵامە کە ئێمە چەند پرسیارێکمان ئامادە کردو ئەگە وەڵامەکەتان زانیم خەڵاتان پێ دەدەین باشە دەڵێ پرسیارێکمان هەیە دەڵێت شەڕی چاڵدێران ساڵی چەند ڕوویدا ئەو پرسیارەی مێژوو لەگەڵ مێژووی زۆریەک نینە زۆر باش لەگەڵ مێژوو بەڵێ ئەی لەگەڵ کامیرێت چۆنی وەڵایی ئەو دەڕواتم باشە زۆر باشە شارەزایشی باش دەکەن بەڵێ فۆتۆگرافەرین چەند هەم زانیاریەکان لە ئەتەرنێتەوە پەیدا دەکەین هەندێکشانیش بە ڕێکخراوەکانی کوردستان زانیاریەکانمان پێ دەنەوە فێرکاری مامۆستای باشیشمان هەن سەرکەوتوو بوون ئەی تۆ پرسیارەکە قورسەکەمێک قورسە شەڕی چاڵدێران ساڵی چەند ڕوویدا و باشە لە نێوان چێ بوو شەڕێکی مێژووی گەورەی کووردە کە بۆ کورد گرنگ بوو ئەو شەڕەیە دەڵی چی نازان باشە ئێمە چەند دەمانەوێت هاوکاریتان بکەین با بڵین یارمەتیتان بدەین بۆ وەڵامدانەکە چکە ئامانجی ئێمە تەنها پێدانی خەڵاتە بۆ ئێوە شەڕەکە سێ با بڵین هەڵبژاتتان پێ دەدەم ساڵی 1900 ساڵی ببورن ساڵی 1514 ساڵی 1516 ساڵی 1518 ئەوەندەی من زانیاریم هەبێ 1514 باشە تۆ دەڵێ ساڵی چەند شەڕی چاڵدێران ڕوویدا ساڵی 1516 تۆ دەڵێ 16 باشە شەڕەکە نازانێت زانیاری لە نێوان چێ و چێوە بوو لای ئەوەندە زانیاریم لەسەر نییە نەمخوینەوە زۆر باشە زیاتر با بڵین ئاسانکاریتان بۆ بکەن کە لە نێوان دەوڵەتی عوسمانیەکان و سەفیەکان ڕوویدا وانە باشە ئەو شەڕە ساڵەکەی چەند بۆ ئێستا من سێ هەڵبژاردندا بەیەوە من گوتم 1514 ینی دڵنیایی کە لەوەی کە ساڵی 1514 شەڕی چاڵدێران ڕوویدا و لە نێوان دەوڵەتی عوسمانی و سەفیەکان ناوڵی تەلار بژاردن بۆ منیشا لە مژار هەڵبژاردن بەڵێ ئەی تۆ وەڵای منش هەر 516 بێ 516 نایگۆڕی دڵنیای لەوەی کە 516 وەڵامەکە ڕاستە وەڵای زۆر دەریا نیم بەس بە هەڵبژاردنەکانەوە زۆر چاکە بە تاکیت وەڵامی یەکێک لە ئێوە ڕاستە دانی یەکێک لە ئێوە ڕاستە وەڵامەکەتان زانی پێ دوایەک وەڵامەکەی تۆ ڕاستە وەڵاهی ئەوەندە دڵنیانیم ئەی تۆ منش دڵنیانیم بەس بە شتێک هەڵمان بژارد و لە ئێوە هۆردکتان وەڵامەکەتان ڕاستە هەر کامەمان ڕازوی فەرقی نیە ئێمە هاوڕێین و هەر بۆ کێمان بێ هەدیەکە و مشکلەمان نیە چ بۆەوە چ بۆ من
زۆر چاکە مادەم هاوڕێی یەکترون ئەوەش بوو باشە ئەگەر هیچ و ڕاستیش دەبی دیارێکی بدەیەوێتی ڕازی لە خزمەت دام با بۆی بێ زۆر چاکە ساڵی 1540 شەڕی چادێران ڕوویدا پیرۆزە زۆر سپاس زۆر ڕاستە ئەم خەڵاتە لەلایەن کۆتاڵی محەممەدی ڕژگیری ئەمە دەکرەوە دەتوانانی سەردانی ئەم شوێنێ بکەیت و خەڵاتێکی خۆشت وەربگری زیاتر ئەوان بۆ ماڵەوە بەکاردێت زیاتر دەتوانی بۆ ماڵەوە سوودی لێ ببینیت تۆ چ تێ پێشکەشی ئێمە بکەیت زۆر سپاس بۆیەوە بۆ بەڕنامەکەتانەوە دەستخۆشتانی دەکەم منیش ئەم دیارە لەبەرەوە قسەیکە گوتی من دەیکەمە دیاری دەیدەم بە ئەو دەم باو هاوڕێم دیارەکەی پێشکەشی ئەو دەکەی با بۆی بێت لیوەڵدەگری ئەو وەڵامەکەی ئەوە ڕاست بوو حەقی خۆی بێ بەس ئەویش دەکاتەوە دیاری دەکاتەوە خەڵات پێشکەشی سپاسی دەکەین دەستخۆشی دەکەین وەلیگرە و سپاس دەکەین دەستخۆشیەوە برادری بەوە ئەوەی هەرە ئەمە لەم و لە کات و خۆشی و ناخۆشیەکان لەگە یەکترمانە وایە دەبێت هەموو کاتەکان لەگە خۆشی و ناخۆشی و هەموو شتێک لەگەیەک بیت برادر مادەم برادر بێت و هاوڕێ بیت کێشە نییە خۆشی بیت ناخۆشی بیت هەر دەبێت لە پشتی دوایە باشە چستان هەیە پێشکەشێ بە گۆرانیەک بە شعرێک با بە کۆتاییە با کۆتایی بە بەرنمەکە بینێت بۆ بگرین دەستا خۆش باشە لە کۆتایی بەرنمەکان دەوێت نەمان بگرا بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتنە کۆتایی بەرنمەی خەڵاتی ئەم شەومان هەر چۆنێک ئێوە بینەر بوون و زانیتان بەشێک لە هاوڵاتیان وڵامەکانیان ڕاست بوتوانی وڵامەکەی بدەنەوە وڵامی پرسیارەکان و بەشێکی ترش وڵامەکانیان هەڵەبوو نەیەتوانی هیچ خەڵاتێک بەدەست بێنن بەم جۆرە هاتنە کۆتایی